بەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولیەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە لەوەتەی خەڵکی شۆڕشگێڕی کوردستانم ناسیوە لاوە خوێنگێرم و ئازا و جەسوورەکانم لە مەیدانی خەبات و خۆڕاگریدا بینیوە ئەوەندەی مێژووی خێناوی و پڕ لە ڕەنج و ستەم و مەینەت و ئازارم خوێند بێتەوە هەمیشە وا تێگەیشتوم بوو وامزانیوە قەد و دڵ نەبووم و گومانم لا ساز نەبووە کە ئەم کوردستانە سەربەرزە هەمیشە مەکۆی شۆڕش و هەڵمەت و کۆڵ نەدام بووە مێژووی پڕ لە هەوراز و نشێوی مەکتەبی ئەزموونی تاڵ و شیرینی نەجات بووە هەوێنی یەکگرتووی و پێشەنگایەتی و جەسارەت و فیداکاری و خۆڕاگری و چۆکدانەدان بووە لاوە فیداکار و خوێنگەرم و ئازاکانی لە هەر سەردەمێکی خەباتی ئەم گەلەستەم لێکراوەدا گەیشتن بە سەربەستی و ئاسوودەی و ئازادگی پشوو درێژ و خۆڕێکخەر و ژیر و خەباتکار بووە لە بیرمانە لەم شۆڕشەی ژیناشدا لەم شۆڕشەی ژن ژیان ئازادیدا لەژێر ئەو هەموو کوشتن و بڕین و سەرکوتەدا چۆن پێشاهەنگ و پێشڕەوی شەقام و مەیدان و زیندان بووە و شێوازەکانی خەباتی ئەم سەردەمەی باشناسیوە و لێزانانە و ژیرانە و ئازایانە خۆی بۆ تەیار و ساز کردووە و هەڵگری وەفاداری ئاڵای سووری خەباتکارانی شەقام و گیان بەختکردوانی ئەم ئامانج و ڕێگا و ڕێبازە بووە بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی گیانبەختکردووی شۆڕشی ژینا شەهید فەریدون مەحموودی ستەم و بێعەداڵەتی هەڵاواردن و نایەکسانی ڕەنج و ئازار و نەحەسانەوە ئاهوو فرمێسک و چاوەڕوانی وەک دێوەزما ساڵهای ساڵە بەرۆکی خەڵکی کوردستانی داگیرکراوی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی گرتووە بەڵام بەرهەڵسکاری و بەرخۆدان و شۆڕش و فیداکاری هیوا و ئومێد بۆ ڕزگاری لە هەموو ئەم نەهامەتیانە و هەموو ئەمانەش تێکەڵاو بە هوشیاری و زانستبوونی ئەم خەباتە دژبەستەما ڕۆڵەگەڵێکی لە داوێنی خۆیدا بارهێناوە کە دەیان و سەدان داستانی خۆڕاگری و قارەمانیان بۆ ئەو وڵاتە پێکهێناوە کە دەکرێت و دەبێت بۆ هەموو ئازادی خوازان و ڕێبوارانی ڕێگای بەختەوەری ئینسان ببێتە دەرس و هێما و لە ئەزموونەکانیان کەڵک وەربگرین یەکێک لەو شۆڕشگێڕە قارەمانانەی کاروانی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا شەهید فەریدون مەحموودی خەڵکی شاری سەقزی سەربەرزە سپێدەی سەحەریان کە ئێستاش مەلان لە خەودان و گزنجی هەتاو دەرنەکەوتووە بڕیاری وەستانی شەڕ و لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێکبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ سایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ مەرگ مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیدایە و خوێنی سووری من
نەمامی ڕێباسێک ئاو دێر دەکات کە موشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و جیهانێکی نوێی پێیە. تا ڕۆژێک کە ئەم ڕژیمە لەسەر کار بێت، یان هەمووان ئەکوژێ یان هەموویان ئەشکەنجە و ئازار ئەدات. ئەمە یەکێک لە وتە بەنرخەکانی شەهید فەرەیدون مەحموودی. شەهید فەرەیدون مەحموودی لە 12 مانگی بەفرانباری 1369 هەتاوی لە شاری سەقز چاوی بە دنیا هەڵێنا و لەدایک بوو. خوێندنی تا ئاستی سێکل درێژە پێدا. لە دوای دەسەڵگرتن لە خوێندن خۆی فێری پیشەی فەنەرسازی دەکات و بۆ ماوەیەک دووکانی فەنەرسازی دادەنێت. بەڵام دواتر لە پیشەی ئاڵماتۆڕبەندی خەریکی کار دەبێت و بژێوی ژیانی پێدابین دەکات. شەهید فەرەیدون لە تەمەنی لاوێتیدا لەش جوانی واتە بەدەن ساز بووە و هەمیشە جەستەیەکی جوان و ڕاهێنراوی هەبوو. شەهید فەرەیدون یادگاریەکی لە دوای خۆی جێهێشتووە، ئەویش کوڕە جوانەکەی مێرسامە. فەرەیدون زۆر هۆگر و ئاشک و خێزان و بنەماڵەکەی دەبێت و هەمیشەش پشگیریان. فەرەیدون کەسایەتێکی ناسرا و خۆشەویست جێگەی متمانەی شارەکەی بوو. فەرەیدون زەحمەتکێشێکی وشیار کە لە سەرەتای منداڵیەوە لەگەڵ ڕەنج و دەردی ژیان کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەسەر بەشی زۆری خەڵکی کوردستاندا دایسەپاند بوو ئاشنا بوو. و هەر ئەم ئێش و ئازارە لە ژیان فەرەیدونی بەو قەناعەتە گەیاند کە دەبێ هەوڵ بدات بۆ گۆڕینی ئەم دۆخە نالەبارە. شۆڕشی ژینا شۆڕشی ژنجیان ئازادی ئەو دەرفەتە بوو کە فەرەیدون و فەرەیدونەکانی تر لێ بڕاوانە بۆ وەدی هاتنی ئاواتەکانیان هێنایەتە سەر شەقام. شەهید فەرەیدون کوڕێکی قارەمان و بوێر و ئازا و غەمخۆر و دڵسۆزی خەڵک بوو. هەمیشە لایەنگری حەق بوو و لەسەر ئەو کەسانەی کە مەزلوم بوو و جواب دەهات. شەهید فەرەیدون لە ڕاپەڕینی شۆڕشی ژینا کە هاوینی 1401 هەتاوی دەستی پێکرد، لەگەڵ ئەوەی کە هێزێکی زۆر خۆیان تیار کرد بوو بۆ سەرکۆت، بەڵام نەیتوانی خۆی دوور بگرێت و بەشداری نەکا، بۆیە چووە ناو جەرگەی مەیدانی بەرەنگاریەوە و بە هەموو توانایەوە بەرگری لە گەنج و لاوەکانی شارەکەی کرد کە بەداخەوە هەر لە یەکەم ڕۆژی دەستپێکی شۆڕشی ژیناوە لە 28 مانگی خەرمانانی 1401 هەتاویەوە لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەدرێتە بەردەست ڕێژی گولە و گیانی ئازیزی لە پێناو ئازادی و سەربەستی بەخت دەکات و بەم جۆرە دەچێتە ناو کاروانی نەمرانی شۆڕشی ژیناوە. بەوتەی شایەت حاڵان کاتێک کە فەرەیدون لەلایەن هێزە سەرکوتگەرەکانەوە دەکوژرێت بە بنەماڵەکان وتووە کە ڕەوانەی نەخۆشخانەی شاری سەقز کراوە. بەڵام کە دەچن بۆ نەخۆشخانە لەوێ سەربازێک بە بنەماڵەکەی فەرەیدون ئەڵێت درویان کردووە لەگەڵتان و ئەگەر زوو خۆتان نەگەیەنە گۆڕستانی ئایچی خۆیان بە خاکی دەسپێرن. کاتژمێر سەی بەرەبەیانی کاتێک بنەماڵەی شەهید فەرەیدون ئەچنە گۆڕستانی ئایچی دەبینن تەرمی بێگیانی فەرەیدون لەلایەن هێزە سەرکوتگەرەکانەوە گەمارۆدراوە و هەر لەوێ بە بنەماڵەکەی ڕادەگەێنن کە ئەبێ بەبێ دەنگی و بەبێ بەشداریکردنی هیچ کەس جگەل لە خۆتان ئەسپەردەی خاکی بکەن. و ئەوانیش لە ڕووی ناچاری و بەهۆی زەختی زۆری هێزی سەرکوتگەرەکان سەعات 9 بەیانی
تەرمی ئازیزی شەهید فەرەیدون بە خاک دەسپێرن و دوا ماڵاوایی لێ دەکەن. هەرچەند شەهید فەرەیدون مەحموودی و سەدان گیانبەخت کردووی شۆڕشی ژینە لە نێوانماندا نەماون، بەڵام هەروەک لە سەرەتادا باسم کرد، کوردستان بە تایبەت شاری سەخس جێگەی پەروەردەی لاوانی شۆڕشگێڕ و دژبەستەم و نائەداڵەتیە. ئێمە دڵنیاین کە یادی شەهید فەرەیدون و هەموو گیانبەخت کردوانی شۆڕشی ژینە دەبێتە هەوێن بۆ درێژە پێدانی خەبات تا لە گۆڕنانی ئەم ڕژیمە جنایەتکارە و وەدی هێنانی داخوازیەکانی شۆڕشی ژینە کە دنیایەکی ئازاد و یەکسان بە دوور لە هەر چەشنە هەڵاواردنێکە. هەر لێرەوە پەیمان نوێ دەکەینەوە لەگەڵ بنەماڵەی شەهید فەرەیدون مەحموودی و هەموو ئەو بنەماڵانەی کە لاوانی خوێنگەرمیان لە شۆڕشیش لەدەستداوە، هەموو ئەو ئازیزانەی کە دەست بەسەر کراون، بریندار بوون، چاو یان ئەندامێکی لەشیان لەدەستداوە، کە تاوەدی هاتنی ئاوات و ئامانجەکانمان کە ڕووخانی ئەم ڕژیمە جنایەتکارەیە درێژە بە خەبات و تێکۆشانمانەدەین. هەزاران جار یادی ئازیزی شەهید فەرەیدون مەحموودی و هەموو گیانبەخت کردوانی ڕێگەی ئازادی و سەربەستی بەرز و بەڕێز بێت و ڕێگایە پڕێوەر. وەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە، تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە. ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە، سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیان